لە تەوەریەکەمی بەڕامەی بەیانی باش کوردستاندا باز لە کاریگەری مەیدیا تەلەڤیزیۆن لەسەر منداڵ دەکەین تا چەند کاریگەری لەسەر منداڵە یاخود داخوازی منداڵدا هەیە لە هەمان کاتدا ئەو ڕکلامانی کە دادەندرێت تا چەند کاریگەری لەسەر منداڵەکان هەیە یاخود سایکۆلۆژی منداڵ بێکمان ئێمە گفتوگۆ زیاتری ئەم بابەتە دەکەین زانیاری زیاتر وەردەگرین کە دکتۆر یاحیا عومەر ڕەشایی مامۆستای زانکۆ بەشێکی ڕاستەخۆ لە ستودیۆ ئامادەیە. بانی باش دکتۆر بەخێر بێ. ئەمە باز لە کاریگەری مێدیا تەلەڤیزیۆن دەکەین لەسەر منداڵ. ئەم تەلەڤیزیۆن یاخود ئەو بابەتانەی کە لە تەلەڤیزیۆندا پەخش دەکرێت تا چەند کاریگەری لەسەر منداڵ هەیە؟ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بەیانی ئێوە بەیانی بینەرانی ناڕفتیش باش. دیارە بابەتی کاریگەری یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان لە کەمپانتایەکی بەرفراوانی توێژی نوێ میدیاکان و سەرچاوەکانی میدیای داگیر کردووە و هەر خودی کاریگەری چەندین تیۆر و نەزەریاتی لەسەر بنیادنراوە و بابەتێکە هەر لەگەڵ هەڵکشانی ئامڕازەکانی ڕاگەیاندنە بەردەوام ئەم کاریگەریە زیادی کردووە. دیارە ئەمەمان نەزانین کە سەرەتا کە ئەمڕازی ڕاگەیاندن دروستە بێ ئەمڕازی ڕاگەیاندنی دیاریکراوە مەحدودن و کاریگەریەکان لەسەر نخبە و لەسەر دەستەبژێری کۆمەڵگەیە سەرەتایی دروستبوونی ڕاگەیاندن و میدیا بە ڕۆژنامە دەست پێەکە. ڕۆژنامە کەسێک کۆنتاکتی لەگەڵا هەبووە پەیوەندی لەگەڵ ڕۆژنامە بۆ ڕۆژنامەی خوێندوتە کە خوێنەواری هەبوو کە ئیمکانیاتی هەبووە. بەڵام کە ڕاگەیاندن و ئەمڕازەکانی ڕاگەیاندن زیاد دەبن وە گەشەکەن وە ژمارەیان زیاد دەبێت لە ناو کۆمەڵگا دیارە پانتایی کاریگەریەکەشی زیاترە بێ لە نێو ئەو توێژ و شەریحانەی کە ڕاگەیاندن و میدیا کاریگەریان لەسەر دروستەکە دیارە منداڵە و ڕەنگە ینی ڕۆژنامە و کاریگەریە زۆر دروست نەکات لەسەر منداڵ ئەگەرچی لە ناو ڕۆژنامەکانە گۆڤاری منداڵان ڕەنگە کاریگەری لەسەر منداڵ دروستکە بەڵام ئێمە گەنە مەرحەلە و قۆناغ کە تایە تەلەڤیزیۆن دروستە بێ و تەلەڤیزیۆن فعلا ئەو مەرحەلەیە کە تایە ئەبێتە ئەندامێکی خێزان و لە نێو خێزانیشان منداڵ هەیە و منداڵ بحکمی ئەو سحرەی کە لە نێو تەلەڤیزیۆن هەیە ئەو کەمەندکێشی کە تەلەڤیزیۆن هەیەی لە ڕاکێشانی بینەرە منداڵ ئەبێتە هۆگری تەلەڤیزیۆن و ئەمە وا ئەکات کە کاریگەریەکی دەرونی کاریگەریەکی ڕەفتاری کاریگەریەکی پەروەردەی یعنی لە ڕووی دەرونیەوە ئەو منداڵە خۆشانی بۆ دروستەکە لە ڕووی پەروەردەیەوە فێری هەندێک ئەنماڵی سلوکی و ڕفتاری جۆرا جۆریەکە لە ڕووی فێرکاریەوە منداڵ فێری هەندێک خۆی تازە ئەکا کە ڕەنگە لە خوێندنگە لە شوێنێکی کە فێری نەبێن جا ئەمە تەمان ئەوەی کە توێژینەوەیەوە ئەبحاسە لە بواری ڕاگەیاندنان کراوە باز لە هەردوو کاریگەریەکەکەن هەم کاریگەریەکە ئیجابی و هەم سلبی هەن پۆزیتیڤ و نەگەتیڤ یعنی ئەکرێ ئەم ئامڕازەوە تەلەڤیزیۆن یا هەر تۆڕە کۆمەڵایەتەکان یا یوتیوب هەموو ئەوانەی کەیسە لە بەردەستی خەڵکان منداڵیش کۆنتاکتی لەگەڵیا هەیە ئەکرێ کاریگەریکی زۆر باش دروستکە لەسەرەوەی کە منداڵ فێری خۆی باش بکە فێری یارمەتی دەربێ بۆ خوێندنگە بۆ قوتابخانە هەندێک جار ئەم تەلەڤیزیۆن یاخود ئەمڕازە میدیاکان ڕەنگە بێتە پاڵپشتێکی باش بۆ شوێنەکانی تری پەروەردەکردن بۆ خێزان بۆ ماڵەوە ڕەنگەکەین کە ئەکرێت فەرمو ئەوە کەشم خۆیتەوە دکتۆر گیانگەرویستە ینی ئەکرێت تەلەڤیزیۆن هەم لایەنی ئیجابی هەم لایەنی سلبیشی هەبێت ئەگەر من لە دەستپێکی قسەکانماندا باس لە ئیجابیات بکەین دواتر سلبەکانیش باسەکەین ئیجابیات خۆی ینی هەر هەموو ئامڕازێکی ڕاگەیاندن چەکێکی دووسەر هێنی هەم ئەتوانی بۆ باش بەکاربیێنی و ئەمتوانی بۆ خراپ بەکاریبێنی ئێستا کە باز لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەکرێت زۆر کەس ذهنیەتی ئەچێ بۆ لای لایەنە خراپەکان بەڵام ئەبێ ئێمە لە ڕووی علمی لە ڕووی زانستیەوە اعتراف بۆ بکەین کە ئامڕازەکانی ڕاگەیاندن هەم کاریگەری ئیجابی دروست کردو لەسەر خێزان و هەم کاریگەری سەلبیش خۆی مۆزوعی کاریگەریەکە گەڕێتەوە بۆ ئەو لاساییکردنەوەی کە مناڵ ئەکاتەوە بۆ شێوازەکانی بەرنامەکانی کە پەخشەکرێت تەلەڤیزیۆنەوە ینی ئەو بەرنامەی کە لە تەلەڤیزیۆنەوە پەخشەکرێ منداڵ لاسایی و تەقلیدیەکات جاگەر ئەوەی کە لێوە پەخشەکرێ شتی باش بێ بۆ منە فێری پابەندبوون بە یاسای بکە فێری ژینگە پارێزی بکە فێری ئەوەی بکات کە ڕێز لە باوکو دایکی بگرێ هەموو ئەو شێوازانی کە شێوازی پەروەردەکردنی دروستن بۆ مناڵ ئەمەوە ئاکات کە ینی بێتە کاریگەریکی ئیجابی و یارمەتی دەربێ کوتم بۆ خێزان بۆ ماڵەوە بۆ ئەوی کە ئەم منداڵە فێری هەندێک ڕفتار و هەڵسوکەوتی باش بێ لە هەندێک لە وڵاتانە یعنی کە بەرنامەی تەلەڤیزیۆنی دائەنرێ ڕەچاوی تەمەنی مناڵی شەکرێ بەمعنە ئەو بەرنامەی کە دائەنرێ بۆ مناڵان ئەبێ دیاریکراوە ئایا بۆ چ تەمەنێک ئەمە گونجاوە حتا لە نێوان مناڵەکانیشە لە تەمەنی مەسەن 3 ساڵ بۆ 6 ساڵ لە 6 ساڵ بۆ 10 ساڵ لە 10 ساڵ بۆ پاڵ یعنی تا ئەوەندەی کە
ینی ئەوەندە شتەکە خەس کراوەتەوە کورت کراوەتە لەوەی کە تۆ کاتێک بەرنمەیەک پەخشەکەی بۆ مناڵەوێ ڕەچاوێت تەمەنەکەشی بکەواتە کاریگەری ئیجابەکانی بەرنامە تەلەڤیزیۆنەکان لەسەر منداڵان زۆرە و ئەمە وای کردووە کە بودجەیەکی زۆر گەورە تەرخام کرێ بۆ بەرنامەکانی تایبەت بە منداڵان و لە تەلەڤیزیۆنەکانە بەرنامەی تایبەت و کەناڵی تایبەت دانراوە بۆ مناڵان کە ڕەنگە جاران عام و گشتی بوو بێ لە نێو بەرنامە گشتیەکانە بەرنامە سیاسەکانە بەرنامە مناڵانی شەوی بەڵام دوای وردە بە گەشەکردنی ئامڕازەکانی ڕاگەاندن تەلەڤیزیۆنی تایبەت بە منداڵان کۆفاری تایبەت بە مناڵان دائەنرێەوە ئەمەوە ئەکات کە منداڵان لە ڕێگەی لاساییکردنەوەی ئەو شێوازانێک کە لە بەرنامەکانەوە پەخشێتە کاریگەریکی ئیجابی گەورە دروستکە دیارە لە نێو ئەم کاریگەری ئیجابیانی کە باسمان کرد کاریگەری سلبی و نێگەتیڤیش هەیە بەمەعنا ئەم لاساییکردنەوە ڕەنگە هەندێک جار لاساییکردنەوەی سلبی و نێگەتیڤ بێ هەر بۆیە هەندێک لە وڵاتان هەندێک لە کارتۆنەکانیان قەدەغ کردەوە بنەوەی یابان و کەنەدا ئەو زانیوانە کە ئەم کارتۆنانەی کە تەسیر و کاریگەری نێگەتیڤی لەسەر منداڵ هەیە قەدەغ کراوە لەوێ پەخش ناکرێ و هەندێک لە وڵاتان جەختەکەنەوە لەسەر بەرهەمی خۆماڵی بەمەعنا ئەو کارتۆنە یاخود ئەو شێوازی بەرنامە مناڵانەی کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئینتاج کراوە بەرهەمی هێنراوە دێزنیە لە شوێنی کە ڕەنگە گوجاو نەبێ بۆ کۆمەڵگەی کوردی یاخود بۆ کۆمەڵگەی یابانی هەر کۆمەڵگەیەکی کە لەبەرەوە چنێک تۆ بتانی بەرهەمی خۆت خۆماڵی هەبێ ئەوەندە کاریگەری نێگەتیڤەکانی کەمەکەیتەوە طبعاً لەنێو ئەو ینی پانتایی کە پانتایی کاریگەری سلبیە ئەوەیە کە منداڵ ڕەچای ئەوە نەکرێت کە ئەم منداڵە چی بۆ پەخشەکرێت واتە ئەو بەرنامەی کە بۆ گەورەیەک پەخشەکرێ هەمان بەرنامەش منداڵ تەماشای بۆیە لە ئەنجامی ئەو دراست و لە کۆڵینەوانی کە کرا وردە گەشتە ئەو قەناعەتی کە ئەبێ تەمەەن تهدید کرێ بۆ بینینی دیمەنێکی تەلەڤیزیۆنی واتە ئەو منداڵە ئەبێ گەشەکردنی لایەنی جەستەیی و گەشەکردنی دەرونی گونجاو بێ لەگەڵ ئەو بەرنامەی کە پەخشەکرێت دکتۆر دەبینین بۆ منە کە ئێواران خێزانەکان کۆبنەوە منداڵەکان تەمەنێکی بچووکێ لەگەڵ ئەوان سێری هەمان دراماکان سێری هەمان بەرناماکەن لە هەمان کاتدا خێزانەکی خۆی ڕەچای ئۆناکە کە ئەم درامایە ئەم فلیمە ئەم بابەتی کە پەخش دەکرێت لە تەلەڤیزیۆن بۆ منداڵەکی گونجاو هەردوو لایەن ئەبێ هەم تەلەڤیزیۆنەکەش ڕەچاوی ئەوە بکات لە چ کاتێکە ئەم بەرنامە پەخشەکە ئەوە بێم خێزانەکانیش بە شێوازە مناڵەکانیان پەروەردە دەکەن کە ئەو دیمەنانە نبینن کە لەگەڵ تەمەنیانە گونجاو نییە و ئەمە طبعاً مۆزوعێکی زۆر معقد و ئاڵۆز یعنی تەنها پەیوەست نییە بە خێزان و بە کەناڵە میدیایەکەوە پەیوەستە بە شێوازی پەروەردەکردنی کۆمەڵگە و بە شێوەیەکی گشتی بەمەعنا تۆ ئەبێ هەموو سێکتەرەکانت لە جێی خۆیان بێ ینی خوێندنی مناڵ لە کاتی خۆیان بێ و بینینی تەلەڤیزیۆنی و یاریکردنی و ئەبێت تۆ ئەلتەرناتیڤ و بەدیلی هەبێ بەڕاستی ینی کاتێک ئەڵی سەیری ئەمەمەکە ئەبێ لە بەرامبەر ئەمە بەدیلێک و ئەلتەرناتیڤێک دەبێت کە مناڵەکە ئەی بەچیەوە مەشغوڵەکەی بەچیەوە سەرقاڵیەکەی ئەبێ ئەم ینی خوێنەرەکان وابێت ئەم منداڵە ئەوەندە سەرقاڵی سعیکردن و کۆشش بێ مەجای ئەوەی نەبێ بەڕاستیەوە دانیشێ 2 ساعات 3 ساعت بەدیار درامایەکەوە کە دراماکە هیچی لەگەڵ تەمەنی ئەوە گونجاو نییە جگە لەوەی کە ئەبێ تۆ شوێنی تەرفیه و کات بەسەربردن هەبێ بۆ مناڵە شوێنی یاریکردنی هەبێ گەڕانی هەبێ لەپاڵ هەموو ئەمانە ئەبێ هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەبن کە خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستانە خەریکە هەندێک هەوڵ و محاولات هەیە بۆ ئەوی هەندێک کەناڵی مناڵان ینی محاولاتە هەوڵە طبعاً ئەگەر چی زۆربەی بەرهەمەکان ئەتوان بڵێن لە 180 دیشی بەرهەمی خۆماڵی نییە ینی هەمووی بەرهەمی دەرەوەیە یا ئینگلیزیە یا عەرەبیە تۆبلاجەکرێەوە تەرجمە ئەکرێەوە جارێکە پەخشەکرێەوە بۆ مناڵەکان ڕەنگە هەندێک جار ئەمە یارمەتی دەرێ بۆی مناڵەکە فێری زمان بێ هەندێک شتی باش فێر ببێ بەڵام ئەگەر چەنە ئێمە بتوانین طبعاً ئەمە امکانەتی زۆری ئەوێ و توانایەکی زۆری ئەوێ بەرهەمی خۆماڵی خۆمان هەبێت کە منداڵەکان لە ڕووی گۆرانیەوە لە ڕووی ئەفلام کارتۆنەوە لە ڕووی زنجیرە تەمسیلیەوە لە ڕووی هەموو ئەوانەی کە وا بکە مناڵەکە فعلاً تێر بێ و ئیشباح بێ ئێستا لێرە مەترسیەکی گەورەتر هەیە لە هەموو پاڵ هەموو ئەمانە مەترسی ئەوەی کە منداڵ ئایپاد و مۆبایل و ئەم ئامێرە زیرەکانی لەبەردەستایە طبعاً منداڵ لاساییکەرەوەی باوکێتی دایکێتی کە دایکێ بینێ چێژ لەم مۆبایلە لەم ئایپادەوە دەگرێت بەدڵنیایی ئەوش ئێوە تەقلیدی ئەمە بکە لاسایی ئەمە بکات بۆ ئێستا بینی منداڵ هەیە زۆر تەمەنی یعنی 2 ساڵ 3 ساڵە سێرەکەی فێری تەچ و فێری لەمس و هەتا خەریکە فێری ئەکاونت دانان و فێری گۆڕینی ڕسم و کەڤەر و ینی زۆر شت گەورەکان نایزان ئەوان خەریکە ینی تۆ فێرەکەن وە ڕادیانن حتا وایفایەکەی لێ بکوژێنەرەوە ئەزانێ کوژاوەتەوە ینی مناڵی بچووک من زوو چوومەتە هەندێک ماڵ ینی تومە وایفای بکوژێنەوەتی ئەزانێ ئەوە دەستەکە ئەوم کلیکی لەسەر بکە بم ینی قەزم وایە سایکۆلۆژیەتی مناڵ ئێستا گۆڕاوە لەمسی تەچی ینی گۆڕانی هەڵسوکەوتی ڕەفتاری ئەمە وا کات کە ئەبێ ینی مەسئولیت و بەرپرسیارەتی خێزانەکان گەورەتر بۆ ئەگەر جاران هەر تەلەڤیزیۆنێک بوو بێ لە کاتێکی دەریکراوە کوژێنرابێتەوە یا بەرنامەکانی تەواو بوو بێ ئێستا تۆ پەخشی میدیایی 24 ساعتی ین تۆ بەردەوام هەر لەحزەیەک ئەو منداڵە دەستی بگات بە مۆبایلێک بە ئایپادێک بە ئامێرێکی زیرەک ئەو لەحزەی بینین لەحزەی دروستکردنی کاریگەریە کەواتە مەسئولیتەکە
قورستر و سەختترە ئێستا هەندێک لە کۆمپانیەکانیش ئەو محاولات و هەوڵانە ئەیان بۆەوەی کە منداڵ هەموو شتێک نبینێ بۆ منە ئێستا لە یوتیوب کیدز هەیە کە منداڵ یعنی تۆتوانی خێزانەکە بەداخەوە لە ناو هەرێمی کوردستانە خەڵک زۆر ئەم تەکنیکە بەکار ناهێنێت تەکنیکی زۆر ئاسانە ئەو یوتیوب بخەرە سەر بەشی منداڵان کیدز ئەو منداڵە ئیتر شتێک نابینێ کە لەگەڵ تەمەنیا گونجاو نییە و لەگەڵ ینی کاریگەری نگەتیڤ لەسەر هەڵسو کەوت و ڕفتاری دروستەکە لەبەر ئەوە یعنی پرۆسەکە پرۆسەیەکی قورسە پێویستی بە خوێندنگاهەیە پێویستی بە ماڵەوەیە پێویستی بە وەزارەتی ڕۆشنبیری هەیە هەموو لابێ هەماهەنگ بین بۆ ئەوەی ئەم منداڵە تەمەنی تەبیعی و سروشتی خۆی بژی و ئەو ڕفتار و هەڵسو کەوتانە لاسایی نەکاتەوە لەگەڵ تەمەنیەوە گونجاو نیە. دکتۆر منداڵەکانمان گەورە بن لە داهاتوە ئەتوانن ببن بە تاکی کۆمەلگەی داهاتومان کۆمەلگەی داهاتوو پێک دێرن یعنی هەندێک جار ئەو درامانە خودت ئەو بابەتانی کە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆندا پەخش دەکرێت پڕیەتی لە کللتور و دابوونەرێتی وڵاتانی تر یعنی هیچ مۆرکێکی کوردایەتی پێوە دیار نییە ئەمە مراندنی کللتور نییە لە نێو منداڵدا و دواتر گەورە بوونیان و دواتر بە کاملی کۆمەلگا وی ئەوە وەکڵێ ئەڵسلی داعەکەی وەکو زمانی عەرەبیانی ڕێک شوێنی نەخۆشیەکەیە کە لەوێت تۆ باس لەوە بکەی کە ئایا ئەمەی فعلەن لە ناو تەلەڤیزیۆن و لە ناو دراما و لە ناو بەرنامەکانی ئێمە پەخشەکرێ ونجاوە بۆ کۆمەڵگە مجتەمەعی ئێمە ئایا شوێنێکەیە چاودێری ئەم توانم نابینم ئەم فەوزایی کە لە ناو هەرێمی کوردستان هەیە کە هەرچی هەیە لە دەرەوە بهێنیت و جارێکی کە دۆبلاجیکەیتەوە و تەرجمەکەیتەوە پەخشەکەیتەوە ئایا فعلەن ڕەچاوی ئەوە کەسانی کە ئەم جۆرە درامانە دێن هەرێمی کوردستان پسپۆڕی کۆمەڵناسییان لەگەڵایە پسپۆری دەروونناسی هەیە ڕاوێژ کراوە بە کەسی یاسایی ئایا ئەمە ئەگونجێ من تەسەوەر ناکەم لە هەرێمی کوردستانە بەتایبەتی ئێستا ئەم کەناڵە مەحەلیانش پێیابوون کە یعنی زۆر ڕەنگە ئەو پرەنسیب و یاسا و شتانە نیانگرێتەوە چونکە بە ئاسانی درامەکە لە یوتیوب بۆ داونلۆد دەکاتەوە جارێکی کە تەرجمەیەەکە ببێ ئەوەی حتا پرس یان مۆڵەتیش لە شوێنی پەخشکردن و بەرەمێنانی درامەکە وەرگێ لەبەر ئەوە یعنی بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە کاتێک کە خێزان ئاڵوودە بن بە زنجیرە تەمسیلێکی 500 ئەڵقەیەوە آخر یعنی طبیعی نییە تۆ منداڵێک و خێزانێک 600 700 ئەڵقە ئەوە نەکاتیان هەبێ کە دانیشتن بە دیار درامایەکی تر دیارە ئەمە یعنی نەبوونی ئیشەوە سەرقاڵ نەبوونی خەڵکە بە ئیش و بە تەقسیمکردنی کاتەکانیانەوە بە خوێندنەوە بۆ یاریکردن بۆ گەڕان بۆ بەشێکشی تەرخانکەی بۆ بینینی تەلەڤیزیۆن دیارە ئێمە ینی لەگەڵاوانین کە تەلەڤیزیۆن قەدەغ بکرێت لە خێزان و لە مناڵ بەڵام ئەبێ ئەمە بەرنمەیەکی بۆ دابرێەوە ئەبێ بە ینی شێوازێک بێ کە کاتی خۆ تەرخانکەی بۆ بینی تەلەڤیزیۆنەوە بۆ یاریکردنەوە بۆ خوێندنەوە بۆ هەموو مەسئولیت و بەرپرسیارەتەکانی تر ئەوەی کە جەناب دەڵێ فعلەن ئەوەی کە لە زنجیرە تەمسیلەکانە پەخش ئەکرێەوە منداڵ ئەیبینێت و متابعەیەکە ئەمە کاریگەریکی نێگەتیڤ لەسەر خوێندنگەش دروستەکانی خوێندنگە چۆن پەروەردەی ئەم مناڵە بکە کاتێک کە هەندێک شتی خراپ ڕەنگە هەندێک شەو دەستەواژەی نەشیاو فێر ببێ ڕەنگە دێ هەڵسو کەوتی خراپ فێر بێ یەکێک لەو ینی راپۆرتانی کە وڵاو بوویەوە منداڵێک لە تەمان لێرەش نامە لە دەرەوەی وڵاتە لە وڵاتانی ئەوروپا حاڵاتە ڕوویاوە منداڵێک لە نهۆمی 12 هەمی ماڵی خۆیانەوە لەبەر لە کۆنەکەەوە ڕۆشتۆ بە پێ کەوتە خوارەوە وفاتی کردووە دوایی لە دراسات ینی لە کۆڵنیانە سەمەکرۆسێ زانیوانە ئەم مناڵە متابعی کارتۆنێکە کە ئەم لە کارتۆنەکە ئەم کەسێک ئەڕات لە کارتۆنا تەبیعی و سروشتیە بەس ئەوەی زانی ویستی ئەمە تاقی کاتەوە لاسایی کاتەوە جارێکی کە وە طبعاً بەکارهێنانی ینی هەندێک ئامێری تونند و تیژی هەندێک شت کە ینی دروستکردنی تونند و تیژی لە مناڵە بەشێکی لە تەلەڤیزیۆنەوە دروستە بێ ئەو حاڵەتی تونند و توژی و هەندێک قسەی نەشیاوەوانە کەواتە ئەم درامانەی کە دێنە هەرێمی کوردستان و جارێکی کە پەخش ئەکرێنەوە بەڕاستی جۆرێکە لە فەوزا و پێویستی بە پێداچوونەوە هەیە پێویستە ئەو لایەنێک پەیوەندیدارن بەم حاڵەتە بزانن کە چ کاریگەریی نێگەتیڤی لەسەر خەڵک و لەسەر کۆمەڵگە و لەسەر منداڵش بە تایبەتی دروست کردووە. بەڵێ ئەمە تا چەند کاریگەری لەسەر هۆگربوونی منداڵەکە هەیە بە تەلەڤیزیۆن بۆ نەبێت زۆربەی کاتەکانی ڕۆژی بەدیار درامایە کۆبێ بەدیار بابەتێکی دی کۆبێ کە لە تەلەڤیزیۆنەکەدا هەیە لە هەمان کاتدا مامەڵەکردنیشی لەوانەیە خێزانەکە هەستی پێ بکات کە وردە وردە ئەگۆڕێت بەپێی ئەو درامایە کە چۆن مامەڵا کات کامان بە پێشەنگی خۆی داناوە کامان بۆ منە ئەکتەر نمونەیە لای هەمان هەسوکەوتی ئەو دووپارە ئاکاتەوە خۆی هۆگربوون ڕەنگە کلمێکی محتەرەم بێ ئاسایی هەنی هۆگر بوون بەس ئەگەر توانم بڵێن مەترسیەکە لە ئاڵوودەبوونە یعنی ئاڵوودەبوون وا بکات لە منداڵ کە ینی نەتوانێت بۆ نمونە کاتی خواردن و خۆراکی بێ لێ بدەم سفرەکە و ناخواردنەکەی
ئەوە نیشانەی ئاڵوودەبوونی ئەم منداڵەیە. بۆ نمونە منداڵە کاتی خەوی بێ ناتوانێت بخەوێت لە بەرەوەی چناڵێکی لەبەردەسایە و یوتیوبێکی لەبەردەسایە و تەچەکە و لەمسەکە هەر مەژغوڵ بێ بۆەوە. بۆ نمونە ئەم منداڵەکە لە خەوەڵە سەیەکەم شت بەشێن ئەو ئامێرا بگەڕێ یا بژن ئەو درامایە بگەڕێ کە نەیبینیەوە ئەڵلقەی پێشجاری کە ئەوە ئەڵلقەی دوای ئەوە بینێ. ئێستا شتێکی کە پیا بووە هەندێک لە خێزانەکان تەحمل ناکەن لە تەلەڤیزیۆنەکە ئەڵلقەی شەشەم و حەوتەمە مەچن لە یوتیوب داونلۆد دەکەن بۆی خێرا من کەسێک دوێنە شتێکی زۆر خۆشی بە باس کردم ئەو برادێکم هەیە کە سەیری زنجیرە تەمسیلێکە ئەڕایەکەم آخر ئەڵلقەی داونلۆد دەکات بزانێت چی ڕوویەوە دوایە چم تابعێوانی یعنی ئەمە بەڕاستی زۆر مەترسیدارە ئەم هەموو ئامێرە ئاسانکاری کە لەبەردەست منداڵ لەبەر خێزانە دروست بووە لەگەڵ کاریگەری ئیجابیەکانی ئێمە نامانە وێنایەکی خراپ لەسەر میدیا و لەسەر ڕاگەیاندن دروست بکەین چونکە بۆ خۆی ویندیاش ئامرازەکە بە پەروەردەکردن و بۆ پێگەیاندن بەڵام لەگەڵ ئەمەشا ئەبێ ینی خەڵک وریا بێت بکرێتەوە لەوەی کە ئەمە بەڕاستی بەرەو ئاقارێکی خراپ ئەمان بە ئەوە ئەکات کە ئەم ئەوەی کە جەنابەت ناوەندە هۆگر من ناوێنێم هۆگربوون و ئاڵۆدەبوون ئەم ئاڵۆدەبوون زۆر مەترسیدارە ئاڵۆدەبوون نیشانەکانی دیارە وازەحە ئەوەی کە منداڵەکە لە کاتی تەبیعی سروشتی خۆی بۆ نمونە منداڵ مەفروزە لە دەرەوە یاری بکە ئەگەر هەر لە ماڵەوە بوو ئەوە تەبیعی سروشتی نییە منداڵ مەفروزە لە کاتی ناخواردنە ئامادە بێ و چێژ لە خواردنەکەی ببینی لە کاتی ناخواردنەکەیشە هەر مەژغوڵ و سەرقاڵی مۆبایل و ئامێرەکەی بەردەستی بۆەوە مەترسیدارە ئەمە بە چی تەمان چارەسەرەکرێ ئەبێ لە پێشەوە باوکو دایکەکە خۆیان وانە بن ئەگەر باوکو دایکەکە خۆیان ینی بۆ نەجگەرەکێش بوون بدنێ مناڵەکەش فێریەوە بێ ئەگەر من باوکو دایکەکە خۆیان ئاڵوودە بوون بە ئامێری زیرەک و بە ئامێری مۆبایل و ئامێرەکانی ترەوە بدڵێ مناڵەکەش لە ساوی تەقلیدی ئەوانەکاتەوە لەبەرەوە هەنگاوی یەکەم ئەوەیە کە خێزانەکە باوکەکە دایکەکە لە خۆیەوە دەست پێ بکە و نمونەیەکی جوان پیشان بە لەوەی کە ئەم سەرقاڵ نییە و زیاد لە حد ئاڵوودەبوو نیە بۆ ئەوی منداڵەکەشی فعلەن بە شوێن پێی ئەوە بڕوە و ڕەچاوی ئەوە بکات کە یعنی و لە پاڵ هەموو ئەمانەشا تەبان من بەلای منەوە چارەسەری ئەوڵ و ئەخیر ئەوەیە کە ئەم منداڵە بەدیلی ببدوستەوە ئەلتەرناتیڤی ببدوستەوە منداڵەکە بتوانین سەرقاڵێکی بە شتێکەوە بە یاریەکەوە و ئەبێ باوکو دایک ببنە ڕەفیق و هاوڕێی مناڵەکانیان یعنی ئەگەر منداڵ باوکو دایکی وەکو هاوڕێ نەبینێ بەناباتە بەر شتیکە بەناباتە بەر وەسیلەی تر بەر ئامڕازی تر بۆ ئەوەی ئەم هاوڕێتی بە دروست بێ کاتێک کە لای باوکو دایک هاوڕێتی نابینێ بەدڵنیاییەوە ئەبێ لە شوێنێکی کە هاوڕێ بدۆزێتەوە کە ڕەنگە هەندێک جارێک و ئیشارەتان پێکرد لە پرسیارەکە ئەوەیە کە هەندێک جار لاسایی ئەو هونەرمەند و ئەو کەسانە ئەکاتەوە کە ئەوە بۆ منداڵ و بۆ تەمەنی منداڵ ڕەنگە گونجاو و مناسب نێ. باشە دکتۆر یعنی هەندێک جار دایک و باوکان هەر لە بانی زۆر منداڵەکانیان کە لە خەو هەڵدەستێنن تا شەو درەنگ ئەم منداڵە بە دیار تەلەڤیزیۆنەکەەوە دانیشێ هزار بەرنامە و هزار دراما بینی تر بە درێژایی ڕۆژەکە ئەمە حاڵەتی هەر حوت ڕۆژەکەی هەفتە ئەگەر باسیەوە بکەین ینی لێرە چون کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکانیش دروست دەکە ینی ئەمە سۆز و خۆشەویستیە منداڵە لە دایک و باوکی دابڕێنێ بە هەمان شێوە ینی ئەمە کات بە فیرۆدانە منداڵ فێر دەبێت خۆی ینی ئێستا بەشێکی زۆر لە خێزانەکان کە معاناتیان هەیە دەست منداڵەوە ڕەنگە ئەم جۆرە معانات و ینی نیگەرانیە لە هەڵسوکەوتی منداڵ جاران بەو شێوازە نەبوو بێ ڕەنگە بەشێکی زۆری بگەڕێتەوە بۆم ئەمڕازمی دیانە کە لە بەردەست منداڵایە یعنی منداڵی دابڕیوە لە خێزان دابڕیوە لە کۆمەڵگە یعنی فێری هەڵسوکەوتی کۆمەڵایەتی ڕەنگە لە ئاسی پێویستانە بێ ئەگاتە تەمەنێکی گەورە نەفێری بەخێرهێنانی مناڵ میوانەکە نە خواحافیزی نە شێوازی دانیشتنی کۆمەڵایەتی نەگەها هەڵسوکەوتی کۆمەڵایەتی لەکوێوە فێری هەڵسوکەوتی کۆمەڵایەتی بە لە خێزان لە دەوروبەریەوە ئەگەر مامۆستاکەی ئەگەر فێرکارەکەی لە باوکودایک و لە مجتەمەعەوە بوو بە چەناڵی میدیایی و بوو بە تەلەڤیزیۆن و بوو بە ئامڕازە میدیایەکانی تر ئەوانش نانتوانی بە پێی پێویست ئەم هەڵسوکەوت و ڕفتارانە فێری مناڵ کرد بە دڵنیاییەوە ئەوەی کە بەڕێز ئیشارەتی پێک ئەوەیە کە فعلەن مناڵ لە ناو خێزانە دابڕانێکی کۆمەڵایەتی بە دروستە بێ و ئەو حاڵەتە سروشتی و تەبیعی کە مەفروزە مناڵ لە کاتی خێزانە لە ناو کۆمەڵگە و لە ناو خێزانیا جۆرێک لە ئیندیماجی بە دروست بێ جۆرێک لە ئاسوودەیی دەرونی بۆ دروست بێ یعنی ئەمە تەمان وردە وردە ئەم منداڵەکە لەگەڵ ئەما ڕاهات چێتە مەرحەلەی هەرزەکاری و قناغی مراهقە و دوای دەور لەگەڵ یا گەورە ئەبێ و ئەم منداڵە زۆر بە زەحمەت لەگەڵ کۆمەڵگە و لەگەڵ مجتەمەعا ئیندیماجەکە هەر بۆیە هەندێک کەلیمات و لەفز و تێکەڵبوونی کۆمەڵایەتی ئەبینی هەندێک مناڵ هەتا کە گەورەشە بێ فێری ئەو ئەلماتە سلوک و ڕفتاریانە نەبووە بۆ چونکە تێکەڵ بە مجتەمەع بە کۆمەڵگەکەی نەبووە تەمان ئەمەی کە من ئەیڵێم ئەمەی کە لێرە ئەوترێ ڕەنگە بۆ مجتەمەع کۆمەڵگەی کە شتێکی کە بوترێ واتە تۆ ئەبێ کاتێک کە قسە ئەەکەی لەسەر پەروەردەکردنی منداڵەوە پێویستیەکەی بە تەلەڤیزیۆنەوە پێویستێکی بە مجتەمەعی کوردی و کۆمەڵگەی کوردی و ئایا چی لە ناو مجتەمەعی کوردی و کۆمەڵگەی کوردیە یعنی مەقبولە و خەڵک چۆن مەبەستمەوە نەبڵم هەموو ڕفتارەکانی ناو کۆمەڵگەی کوردی مەقبول و ینی
جێگەی ئەوەیە کە جێگەی دەستخۆشی و جێگەی پەسەند کراوە بێ بەڵام ئەوانەی کە پەسەندن و مجتەمع و کۆمەڵگەی کوردی بە گونجاوی ئەزانێ بێتەوە تێکەڵێکی بە بەرنامە میدیایەکان وەلەوە وردە منداڵ هەڵسو کەوت و ڕفتاری لێ فێر بێکە بێتە یارمەتی دەر بۆ خێزانەکان بۆ پەروەردەکردنی منداڵ. بەڵێ دکتۆر ئەمە بزانم بۆم نەتاچەند ئەم بابەتانێک کە لە میدیاکان دابوونی هەیە کاریگەری لەسەر داخوازی و داواکاری منداڵ دەبێت بۆ لەوانەیە هەندێک شت ببینێ یاخود هەندێک بابەت ببینێ هەندێک پێداویستی و کەلوپەل ببینێ لە توانێت دێک و باوک یاخود خێزانی ئەودانە بێت ئەم بەردەوام داوای ئەکات عینادی ئەیگرێت تا ئەو کاتی کە بۆ یەکڕەن ئەم گۆشەگیرە بێت و قسان لەگەڵ ناکات بۆم مامەڵەکەشی لەگەڵەوەی کە لەگەڵیدا دەگۆڕێت بەڵام بەردەوام داخوازی دەبێت لەسەر هەندێک بابەت یاخود هەندێک پێداویستیەوە ئێستا خۆی بیانە کوتمان کاریگەریەکە چۆن دەرونیە چۆن ڕفتاریە چۆن پەروەردەیە چۆن فێرکاریە بە هەمان شێوە کاریگەریەکی ئابووریشە بەمانە ئەم بینینی یعنی هەندێک دیمەن کە لە تەلەڤیزیۆن و لە بەرنامە میدیایەکانە لە ڕێگەی چەناڵ یوتیوب طبعاً ئێستا زۆر باسی تەلەڤیزیۆنەکەن ئێمە بەڵام من وازانم پانتایی کاریگەریەکە نەقڵ بۆ ئامێرەکانی بەردەستمان بۆ مۆبایل و بۆ ئایپاد وانە یعنی منداڵ ئێستا یعنی من هەند جاران کە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە کارتۆنێک یا شتێک پەخش ئەکرا منداڵی ناو ینی خێزانێک زوو سحری ئەو تەلەڤیزیۆنە ڕایەکێشان ئێستا ئەو سحرەکەم بۆتەوە ئێستا سحرەکە ینی نەکە نەقڵ بۆ ناو ئامێرە زیرەکان یعنی ئەوە زیاتر ڕایەکێشێ لەبەرەوە ئەبێت جەخت بکەن لەوەی چی لێرەوە پەخشەکرێت چی لەم ئامێری مۆبایلەوە لەم ئایپادەوە پەخشەکرێت بۆ مناڵ ئەوە کاریگەریە سەلبیەکە لەسەر مناڵ دروستەکە ئەوە ئاکات کە منداڵ ڕفتاری ڕەنگە نەشیا و فێر ببێت و هەندێک ڕفتار کە گونجاو لەگەڵەوە کەواتە کاریگەریەکە کاریگەریکی ئابووری لەسەر خێزان دروستەکە هەر لە کڕینی جیازە مۆبایلەکەەوە لە ئایپادەوە کە بێ بۆی بگۆڕێت و زوو و بێ بەرنامەی تازەی بۆ دابەزێنێ ئێستا ئەم مۆزوعی گەیمش کاریگەریکی خەتەرتری دروستکردن ینی مۆزوعی گەیم و پلیستیشن و ئەوەی کە ئێستا هەیە لە ناو ینی ئامێرەکانە خۆی یارمەتی دەرە بۆی منداڵ فێرێ هەندێک هەڵسوکەوتی باش ببێ و ینی هەندێکەیە فێری زمان بوون ڕێگەی ئەو یاریانەوە بەڵام ئەمە کە بوو بە ئاڵوودەبوون کە زیاد لە حد بەکارهێنرا بڵنەوە کاریگەری دەرونی دروستەکە و منداڵ گۆشەگیرەکە و زۆر مەترسیە یعنی وەکوڵە ضەڕها ئەکبەر من نەفع زیانەکەی زۆر زیاترە بێ لە قازانجەکەی خۆی ئەم وەسیلانە هەمووی کە دروست کراون بەبستی خراپ دروست نەکراون بەمعنە مناڵ پێویستی بە تەرفی هەیە پێویستی بە کاتێکێ بۆ کات بەسەربردن بۆ یاریکردن ینی سایکۆلۆژێتی مناڵ خۆی داوای یاریکردنەکە بەڵام کاتێک ئەمە ئەبێتە ئاڵوودەبوون و زیاد لە حد بەکارهێنرێ چەند سەعاتێک ئەم منداڵ لەسەر ئەم ئالیا مەترسیەکە دروستە بێت لەوێ ئەبێت تۆ سەعاتی بۆ دابنێت طبعاً هەندێک لە خێزانەکان سەرکەوتوو بوون لەوەی کە کاتی دیاریکرا بوو ماڵەکان ئەندام من کەسی نزیکی خۆم هەیە کە فعلا ینی نایڵێت لە ساعتی 2 ساعت هەندێک لە پسپۆرە پەروەردەیەکان و دەرونیەکان ئەڵێن منداڵ بێت 2 ساعت زیاتر لە ڕۆژێکە متابعی ئامڕازە میدیایەکان نەکەین 2 ساعت کافیە بۆ مناڵ بەڵام ئەم 2 ساعت لە ئێمە بێتە 4 ساعت و 5 ساعت و 6 ساعت زیاتر تۆ هەر لەم 2 ساعتەوە دەست پێ بکە بۆ دیاریکردنی کات پێی بڵێ کە تۆ خوێندنت هەیە بیخەرە پێنج شەمە جەما هەندێک لەوە ئەو ئەزمونان تاقی کردوەوە کە ینی وەکو مکافئەیەک وەکو دیارێک پێی ئەڵێ من لە کۆتایی هەفتە ئیزن تێم ئەوەندە ساعت بەکاربێن شتێکی زۆر باشە تۆ ینی لەوە نەجات تەبێ ڕزگار تەبێت کە هەموو ڕۆژێک ئەم منداڵە سەرقاڵی ئەم ئامێرە بێت نقلەکەی بۆ کۆتایی هەفتە وەکو مکافئەیە وەکو دیارێک بە ماڵەکەی بەخشێڵەیە چەند ساعتێک بۆ تەیە ینی یاری بە ئامێرەکان بکەی و متابعی بەرنامە کام بکەی ئەمە طبعاً لەگەڵ ئەمە شابێ منداڵ وای لێ بکەی کە لەگەڵ هاوڕێی بۆ دروست بێتە هاوڕێی دەوروبەری کەسە نزیکەکانی هاوڕێی کۆڵان ینی دراوسەکانی ئەمەوە ئاکات جاران ینی لە قۆناغی منداڵەتی ئەمە زۆربەی ینی خۆناغەکانی ژیانمان بە منداڵەتی لە کۆڵان ئەبردە سەرگە بۆ هەدا بۆ کێشە بۆ خێزانەکان بۆ ئێمە لە دەرەوەی ئێستا ڕێک پێچوانە بۆتەوە منداڵ بە زەحمەت ئەچێتە دەرەوە لە دەرەوە شوێنێک نییە بۆ یاریکردن بۆ ئەوەی کات بەسەربردن لەبەرەوە ینی پرۆسەکەی هەماهەنگە بێ هەموو لایەک هاوکار بن بۆ ئەوی فعلا بگەن نەتیجەیەک بۆی منداڵ بە شوێکی تا دروست ئەو هەمانگیە چۆن بێ بە چ ئاراستەیەکدا بڕۆ بۆی ئەم لایەنە نەرینیانەی میدیا و تەلەڤیزیۆن لەسەر منداڵ بکات بە لایەنێکی ئیجابی مناڵێکی چەند دروست مناڵێکی دەروون پاک خاوەن کەلتور و مورکی نەتەوەی خۆی پەروەردە بکات من پێم وایە پێش هەموو شت ئەمە ئیشی حکوومەت و دەسەڵاتی سیاسیە بەمعنا بێ حکوومەت ئەمە لە ئەولەویاتی بیرکردنەوەی هەبێ و لە ئەولەویاتی بزانێت کە ئەم منداڵە ئەبێتەوەی داهاتوو بێتە سەرکردە بێتە کەسێک کە ئەم مجتەمع قیادە ئەکا ئەم منداڵە گەر خراپ پەروەردەکرا دوایی لە داهاتووە کەسێکی خراپ دێتە ناو کۆمەڵگەوە کەواتە ئەبێ حکوومەت لە ڕێگەی
وەزارەتی پەروەردەوە لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە لە ڕێگەی تەوجیهکردنی دەستگا میدیایەکانەوە لە ڕێگەی نردنی ڕێنماییەوە لە ڕێگەی قەدەغەکردنی هەندێک شتەوە یعنی ئەبێ حکوومەت دەسەڵاتی سیاسی هەندێک شتە قەدەغە بکە کە لەگەڵ کۆمەڵگە و لەگەڵ مجتەمەعی ئێمە گونجاو نییە هەندێک وشەی نەشیا و کەیسە بۆ ئەو ناشە من لێرە بڵێم لە هەندێک لە چەناڵە میدیایەکانەوە پەخش ئەکرێ بەڕاستی زۆر مەترسیدارەوە منداڵ فێری هەندێک شت بووە و ئێستش ئەم دروستبوونی چەناڵی یوتیوبە کە هەر گەنجێک بۆ خۆی ئەتوانێت چاڵێک بۆ خۆی دابمەزرێنێ ئەوە وای کردو بەڕاستی زۆر مەترسیدارتر بێت کە منداڵ ئاڵودا بێت کەواتە حکوومەت و دەسەڵاتی سیاسی مەسئولیەتی کەمی لەسەرە خوێندنگەکان مەسئولیەتی دووەمیان لەسەرە کە بێ مامۆستاکان ئیشباعی مناڵەکانیان خوێندکارەکان بکەن باوکو دایک مەسئولیەتی لەسەر شانە ئەبێ ئەوانیش ئەو دەورە ببینن کە فعلا وەکوتم کات تەرخانکەن بە مناڵەکانیان مامۆستای ئاینی لە مزگەوتەکان ئەتوانێت وا بکات دەوری کاریگەری هەیە بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەم کەناڵە میدیایانەی ئێوە توان دەوری و کاریگەری بینەم جۆرە بەرنامانە هەمووی تەسیر و کاریگەریکی باش دروستەکان لەسەرەوەی منداڵ بە شوێکی تەندروست پەروەردە بکرێ و وای لێ بێت کە فعلا ئێمە کاتێک کە تەلەڤیزیۆنەکە ئەکەینەوە ترسی ئەومان نەبێ شتێکی خراپ بۆ منداڵەکان پیشان بدرێ وەگەر مناڵ وای لێبێت بمنە سعات 9 شەو ینی کاتی خەوتنی بێ بەیانی سعات 6 و 7 خەبەری بێتەوە بۆ مەکتەبەکەی و مەکتەبەکەی تا سعات 2 دەوامی هەبێ ئەم منداڵە ئەوەندە هیلاک و مانوو ئەبێ مەجای ئەوەی نابێت تا 12 شەو یەکی شەو بمێنێتەوە چونکە سەرقاڵە چونکە سەعی هەیە چونکە کۆشی هەیە بەڵام ئێمە لەبەرەوەی سێکتەری پەروەردەیمان یعنی هەفتەیەک دەوام هەیە و 2 هەفتە نییە موچە لە کاتی خۆیان نادرێ خوێندنگەکانمان کەسی حیزبی ئەکرێتە مدیر و ڕاگر و توزانم هەموو مەسئول و ئەوانە ئەم یعنی کێشانە هەمووی وای کردووە کاریگەری لەسەر ئەوەی تۆ ئەو ئامانجەی کە هەتە لە پەروەردەکردن لە پێگەیاندن ناتوانێت تاقیقی و حکوومەتیش ناتوانێت ئەو ینی ئەو ئیمکانەتی لە بەردەسانیە کە ئەم جۆرە ئەنجامان ئامانجانە تاقیق و جێبەجێ بکات. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر یەحیا عومەر ڕێشایی مامۆستای زانکۆ سپاس بۆ ئەمەدەبن. سپاس بۆی لەگەڵ ماوەی دکتۆر گیان.